ئەم دیمەنانەی بینیتان دیمەنی تراژیدی و ناخەژێنی کوردانە لە ڕۆژاوای کوردستان کە دوای دروستبوونی شەڕ لە نێوان هێزەکانی سووریا دیموکرات و چەکدارانی حکوومەتەکەی سووریا ئەم دیمەنانە بە تەواوەتی لە شاشەی تەلەڤیزیۆنەکان و شاشەی مۆبایلەکانمان لە سۆشیال میدیا بە تەواوەتی بڵاو بوویەوە بە هەموو جیهاندا ئەوەی بێدەنگ بوو لە ئاست ئەو پێشێلکاریانی کە بەرامبەر بە مافی مرۆڤ دەکرێت هەموو دنیا بوو و ئەوەی کە تەنها دەنگی بەرز بوو نەتەوەی کورد بوو. ڕێکخراوی CPT ئەمریکی کە کار لەسەر بە دیکۆمنتکردنی هەموو ئەو داتا و ئامارانە دەکات کە پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی مرۆڤی تێدایە چوونەتە ڕۆژاوای کوردستان کۆمەڵێک چیرۆکی تراژیدیان دیکۆمنت کردووە داتا و ئامار و زانیاری وردیان لەسەر تەواوی ئەو پێشێلکاریانی کە بەرامبەر بە مافی کوردان دەکرێت لە ڕۆژاوای کوردستان دیکۆمنت کردووە. دەچمە لای کامەران عوسمان قسەی لەگەڵ دەکەم. کامەران عوسمان دیارە کوردێکە بەرپرسی دیسکی مافی مرۆڤە لە تیمی کوردستان عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکی کۆمەڵێک چیرۆکی تراژیدی ناخەژێنی لایە چیرۆکەکان لە زاری خۆیەوە دەگێڕمەوە. کامەران سڵاوت لێ بێم کاتت باش جارێ بە لە دۆخت بپرسم ئاگاداری کار و چالاکیەکانت بووین لە ڕۆژاوای کوردستان کۆمەڵێک زانیاری باشت خستە بەرچاو پێم بڵێ دۆخی کوردان لە ڕۆژاوای کوردستان ئێستا چۆنە و بە تایبەتی سەرەتا باسی دۆخی خۆتم بۆ کە خۆت دۆخت چۆنە لە دوای بینینی ئەو هەموو دیمەنە تراژیدیانە. لە ڕاستیدا بۆ بەرگریکاری مافی مرۆڤ یەکجار قورسە کە دەچێتە ئەو شوێنانەی کە جەنگی لێیە بە چاوی خۆی دەبینێت کە چی ڕوویداوە بەسەر هاوڵاتیانی مەدەنیدا تەرم دەبینێت لە نزیکەوە دۆخی خەڵک دەبینێت کە چۆنە بۆیە منیش وەکەر بەرگریکارێکی تری مافی مرۆڤ دۆخێکی قورس بوو بەڵام دۆخی ئێمە بەراورد ناکرێت بە دۆخی ئەو هاوڵاتی مەدەنیانەی کە شەهید کراون بریندار کراون دەستگیر کراون و ئاوارە بوون. بۆیە ئێمە لەوێ بووین بۆ ئەوەی بتوانین دەنگی ئەو خەڵکە بگێنین بێگومان کاریگەری لەسەر ئێمەش دروست دەکا بەڵام کاریگەریەکە بەراورد ناکرێت بۆ کاریگەری لەسەر هاوڵاتیانی مەدەنی هەیە. لە ڕۆژاوای کوردستان ئەوەی کە ڕوودەدات تاوانی جەنگ ڕوویداوە قەیرانێکی مرۆیی یەکجار گەورە هەیە سەرباری کوشتن و کۆمەڵکوژی و برینداربوون و ئاوارەبوون خەڵک ئێستا لە برسێتێکی گەورەدایە. خەڵک هەیە لە برسێتیدا مردووە لەسەر ڕێگاکان خەڵک هەیە لەسەرمان ڕق بۆتەوە و شوێنی پێویست پەناگە و شێڵتەری پێویست نییە بۆی ئەو هاوڵاتیە مەدەنیانە کە ئاوارە بوون لە خۆی بگرێ و بتوانێت پەنایان بدا. بۆیە ئەوەی لە ڕۆژاوای کوردستان ڕوودەدات قەیرانێکی مرۆیی گەورەیە و بە ملیۆنان هاوڵاتی مەدەنی لە ژێر مەترسی و کۆمەڵکوژی لە ژێر مەترسی برسێتیدا. زۆر باشە کامەران داتا و ئامارەکان چیمان پێ دەڵێن و ئامارانی کە لای ئێوە هەیە وەکو ڕێکخراوی CPT ئەمریکی لە ڕۆژاوای کوردستان چیمان پێ دەڵێ سەبارەت بە خەڵکی سڤیل و ژمارەی کوژرا و بریندارەکان؟ بەڵێ لەبەرەوەی قەیرانەکە گەورەیە و لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان هەموو هەوڵێک دەدرێت بتوانن ئەو مەیت و جەستانەی کە لەسەر جادەکان کەوتووە کۆیان بکەنەوە بیان نێژن ئاوارەکان شوێنی پێویستیان بۆ دابین بکرێ هیچ گروپێک ناتوانێت ئاماری دەقیق بتوانێت تۆمار بکە و منەظەمات لە ڕۆژ ئاوای کوردستان هەمووی ڕۆشتۆتە دەرەوە منەظەماتی نێودەوڵەتی نەماوە منەظەمە لۆکاڵەکان بارگاکانیان سوتاوە ناتوانن ئیشی خۆیان بکەن بەڵام ئەو ئامارێکی ئێمە بەدەستمان گەیشتووە لە نێوان 120,000 کەس بۆ 130,000 کەس ئاوارە بووە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانی ڕۆژ ئاوای کوردستان و باکوور و خۆرهەڵاتی سووریا و لە هەمان کاتدا لە قامیشلۆ لە عەموودە لە دێرک ترپەسپیە لە هەموو ئەو شوێن ڕمێڵان لە هەموو ئەو شوێنانە مزگەوتەکان هەمووی چۆڵ کراوە هاوڵاتی ئاوارەکان هاوڵاتی مەدەنیەکان خراونەتە ناو مزگەوتەکانەوە قوتابخانەکان هەر هەمووی چۆڵ کراوە هەمووی خەڵکی ئاوارەی تێدایە و داخیلی خوێندکارانی زانکۆ چۆڵ کراوە ئاوارەکان لەوێدا جێگیر کراون بۆیە ئەوەی کە لەوێ ڕوودەدا بە تەنها ئاوارەکان نین کە کاریگەریان لەسەر دروست بووە بەڵکو ئەو هاوڵاتیە مەدەنیانەش کە ئاوارەیان بۆ هاتووە خوێندکارەکانیان وەستاون لە خوێندن لە ئێستادا قوتابخانەکان ڕاگیراون مزگەوتەکان کاریگەری لەسەر دروست بووە و هەموو ئەو شتانە بۆتە هۆی ئەوەی کە نرخی خواردن بەرز بێتەوە نرخی نان بەرز بێتەوە نرخی سوتەمەنی بەرز بێتەوە یعنی بۆ نمونە لەناو مزگەوتەکاندا ئەوەی کە ئێمە بینیمان شیر نییە منداڵێک شیری نییە شیر بخوات خواردن وەک پێویست نییە ئەو پەڕی ژەمێک
دابین دەکرێت و ژەمەکە خواردنێکی ساردا ناتوانرێ بڕی پێویست نییە بۆ جەستەی ئەو ئینسانە و سوتەمەنی زۆر زۆر کەمە، بەتانی کەمە، دۆشە کەمە، تاکە دەواازە کە بتوانرێ ئەو پێداویستیانەی بۆ ببرێ دەواازەی سێمێلکایە. ڕۆژ ئاوای کوردستان هەموو دەواازەکان بەڕوویدا داخراوە، خواردنی بۆ ناڕوا، سوتەمەنی بۆ ناڕوا، سەوزە و میوەی بۆ ناڕوا، بە تەنها نەفەسێک مابێتەوە بووی ئەو نەفەسەیە کە لە باشووری کوردستانەوە بۆی کراوەتەوە و ئەوەش وەک پێویست نییە. ئەو کۆمەک و هاوکاری کە کۆکراوەتەوە کۆمەک و هاوکاری زۆر زۆر گەورەیە، زۆر جێگەی خۆی دەگرێت لە ڕۆژاوای کوردستان. و کێشانی کە لەوەیە پێی هەل بکرێت بە شێوەیەکی گشتی و کۆمەک و هاوکاریانێک کە لێرە بە کەمپینی جیاواز شوێنە جیاوازەکان بە نمونە دەستیان پێکردو هەڵمەتی کۆکردنەوەی کۆمەکێکی باش هەیە، دەتوانرێت توانین بڵین بەشێک لەو زامە ساڕژ ببیان نەخێر بەش پێداویستەکانی سەرجەمیان دەکات. و باسی دۆخی ئاوارەکان کردم، ئاوارانە ئاواری کوێن و دۆخیان چۆنە؟ بە دڵنیاییەوە ئەو کۆمەکەی کە لە باشووری کوردستانەوە ڕۆیشتۆ بۆ ڕۆژاوای کوردستان یاخود لە ڕێگا بووی بگاتە ئەوێ بەشێکی ئەو زامانە ساڕێژ دەکات، بەڵام قەیرانە مرۆیەکە کۆتایی پێناهێنێ. لە ڕۆژاوای کوردستان هیچ دەواازەیەک نەماوە، بە تەنها دەواازە باشووری کوردستانە. سەوزە ناڕوا، خواردن ناڕوا، سوتەمەنی ناڕوا، هیچ شتێک ناڕوا، تاکە دەواازە کە مابێتەوە باشووری کوردستانە و خەڵک لەوێ بە سوپاسگوزاریەوە لەو کۆمەکانە دەڕوانن و ئەو کۆمەکە ئەگەر هیچی نەکرد بێ، ئەگەر نەشتوانێ کە ئەو قەیرانە مرۆیە لەوێ کۆتایی پێبهێنێ، لانی کەم گیانی یەکێتی کوردانی بەهێز کرد لە ڕۆژئاوای کوردستان، گیانی یەکبوونی، گیانی پشتیوانیکردنی یەکتر و لەگەڵ یەکدابوونی بەهێز کرد لە ڕۆژاوای کوردستان. بۆیە ئەوە زۆر گرنگە و ئەوەی کێمە بینیمان لە ڕۆژاوای کوردستان بە سوپاسگوزاریەوە لە کۆمەکی باشووری کوردستان دەڕوانن. باسی ئاوارەکانت کرد، ئەو ئاوارانە خەڵکی کوێن، ئەوە زۆر گرنگە بگوترێ ئەوەیە کە ئەو ئاوارانە زیاتر لە 4 جار 5 جار ئاوارە بوون. خەڵکی حەلەب بوون ڕۆشتون بۆ عەفرین، لە عەفرینەوە هاتوون بۆ حەلەب، دواتر ڕۆشتون بۆ حەسەکە، دواتر هاتوون بۆ قامیشلۆ. یعنی هەر خێزانێک لەوێ دەیبینی لانی کەم 4 جار 5 جار ئاوارە بووە و ژیانیان هەمووی لە ئاوارەییدا بووە. لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ژیانیان لە ئاوارەییدا بووە، قەت نەیان توانیوە کە لە جێگەیەکدا جێگیر ببن. خانەوادەی تێدا کووردە، خانەوادەی تێدا عەلەویە، خانەوادەی تێدا مەسیحیە، هەموو ئەو پێکاتانەی تێدان. بۆیە ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە یاخود بەگشتی لە سووریا ڕوودەدات بە تەنها لە دژی کورد نییە، بەڵکو لە دژی هەموو پێکاتەکانی ترەکە لە ڕۆژاوای کوردستان ڕوودەدا و یەک بەیەک سەرایان دێ. عەلەویەکان سەرایان هات، دروزەکان سەرایان هات، کورد سەرەی هات و ئێستا مەترسی لەسەر یەزیدیەکانیش هەیە. یەزیدیەکانیش مەترسی ئەوان لەسەر هەیە کە ڕوبەڕووی کۆمەڵکوژی گەورە ببنەوە لە ڕۆژاوای کوردستان. کاکامران بە پرسیاری ئەوە بکەم کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە لە ڕۆژاوە کارتان بە تەواوەتی لەسەر ئەو کۆکردنەوەی داتا و ئامارانە کردووە، ئێوە ڕێکخراوێکی بیانین بەڕێز دۆکو کوردێک لە ناو ڕێکخراویانەدا کار دەکەیت بۆ کۆکردنەوەی ئەم داتا و زانیاریانە. ئەم داتا و زانیاریانە دەگاتە شوێنی خۆی، ینی بینیمان لەو ڕووداوی کە لە سەرتام ساڵەوە کورد لە ڕۆژاوە تێکەوتووە تاکە دەنگێک کە هەبوو بێت دەنگی کورد بووە لە تەواوی دنیا، چاوی هەموو وڵاتان بەڕووی ئەو کۆمەڵکوژیە، بەڕووی ئەو پێشێلکردنی مافی مرۆڤە کە مافی کووردە پێشێل کراوە، هیچ کەسێک دەنگی نەبووە، هیچ کەسێک ستۆپ نەیوتوە چەکدارەکانی حکوومەتی سووریا ستۆپ بکەن بەرامبەر بە کورد. یعنی ئەمانە دەگاتە کوێ؟ کورد لە ڕۆژاوای کوردستان بەجێ هێڵدراوە و شەڕ لەوێ بە تەنها لە بینی هەسەدە و دەوڵەتی سووریادا نییە، بەڵکو لە نێوان کورد و 8 وڵاتی دەوروبەر و وڵاتی گەورەی سەردەست و خاوەن بەرژەوەندیە. کورد بە تەنها ڕوبەڕووی بەرژەوەندی وڵاتانی دنیا و ڕوبەڕووی چەک و سەرباز و سوپای دوو دەوڵەتی گەورەی وەکو تورکیا و سووریا بۆتەوە لە ڕۆژاوای کوردستان. ئەوەی کێمە وەک CPT دەیکەین ئەوەیە کە هەموو ئەو داتا و زانیاریانە لە ڕێگەی ئەو خەڵکانەی کە خاوەن دەسەڵاتن دەسەڵاتیان بەدەستە فشاریان لەسەر دروست بکەین. پاساو نەمێنێ بۆ ئەوەی کە بڵێن کۆمەڵکوژی نەکراوە لە ڕۆژاوای کوردستان. ئێمە بە بەڵگە، بە سەوت، بە ڤیدیۆ، بە دۆکیومنت نیشانیان دەدەین کە لەوێ چی ڕوویداوە. ئێمە ئۆڕەدی دەستمان پێکردووە. هەر دوێنێ ئیمەلمان بۆ کۆنگرێزمانەکان ناردووە، بۆ سیناتۆرەکان ناردووە و وەڵامیشمان وەرگرتووە. کۆمەڵێک کەناڵی من وەڵامت دەدەمەوە، کۆمەڵێک
کەناڵی عالەمی هاتوونەتە سەرخەت بۆی ئەو کۆمەڵکوژیانەی کە CPT تۆماری کردوون بچن ڕووماڵی بکەن لەوێ. کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی داوای هەماهەنگی کردووە بۆ ئەوەی بچن لەوێ سۆراخی کۆمەڵکوژی بکەن کە تاوەکو ئێستا زانیاری تەواو بەردەست نییە لە سەریان. وەڵامی وڵاتانی سەردەست چییە؟ کۆنگرەزمانەکان چیە؟ سیناتۆرەکان چییە؟ وەڵامەکان وەڵامی پێویست نین بۆ ئەوەی کە بڵێن ئێمە چالاکیەک لەسەر ئەوە دەنوێنین، کردەیەک یاخود هەڵوێستێک لەسەر ئەوە دەنوێنین. وەڵامەکان تەنها ئەوەن کە ئێمە دیراسەی ئەوە دەکەین، خەریکین ئیشی لەسەر دەکەین چۆن بتوانین کوردەکان بپارێزین. بەڵام بە تەنها ئەوە لە ڕێگەی CPTەوە ناکرێت. CPT بە تەنها ناتوانێت دەنگێکی گەورە بێ لە دنیادا. پێویستمان بە ڕێکخراوی تری نێودەوڵەتی هەیە، داوای هەماهەنگی و هاوکاری لە ڕێکخراوەکانی تر دەکەین بۆی بێکەوە بتوانین لۆبیەکی گەورە لەسەر ئەمریکا دروست بکەین، لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی ئەوروپا دروست بکەین، بێکەوە بتوانین دەنگی کورد بە گەورەی بگا و کاریگەری لەسەر بڕیاری وڵاتانی سەردەست دروست بکەین بۆ ئەوەی کوردانی ئێمە نەک بە تەنها لە ڕۆژاوە لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکوور بپارێزرن. ئەوەی لە ڕۆژئاوا ڕوودەدا ئەگەر بچێتە سەر بەدڵنیاییەوە کورد لە باشووری کوردستان بە سەلامەتی ناتوانێت دابنیشێ و دەکرێت هەڕەشە بێ بۆ سەر کورد لە باشووری کوردستان. کەمپی هۆڵ کە 25183 ئەندامی داعشی تێدا ئێستا لەژێر دەسەڵاتی دەوڵەتی سووریا بە تەنها 20 کیلۆمەتر لە شنگالەوە دوورە و بەشێک لەوانەی لەو داعشانەی کە لەناو ئەو کەمپەدان بەرپرسن لە کۆمەڵکوژی یەزیدیەکان لە شنگال. بۆیە ئەوە زۆر گرنگە تۆ کە کۆمەڵە گەندامی داعش لەناو ئەو زیندانەدان لە هەر کاتێکدا دەکرێت بێنە دەرەوە، دەکرێت کۆمەڵکوژیەکی تر مەترسیە لەسەر کوردانی باشوور، مەترسی یەکەم لەسەر یەزیدیەکانە لە شنگال، چکە سنووریان بە سنووری یەکەوەیە زۆر لە یەکتر نزیکن، دەکرێت کۆمەڵکوژیەکی تر لەو شوێنانەدا ڕووبدە. باشە باسی ئەو چیرۆکانت کرد بە شێوەیەکی گشتی پێم بڵێ هیچ چۆرۆکێک هەیە هێندە تراژیدی بوو بێ سەر لە خەیاڵت ما بێتەوە. ئەتەوان چیرۆکەکان هەمووی تراژیدین، هەمووی چیرۆکی قورسن، ینی هەر کەسێک لە مۆبایلێکەوە لە تەلەڤیزۆنەکەەوە بەشێک لەو چیرۆکانە دەبیستێت دۆخی کوردانی ئەوێ دەبینێ چاو تەحەموول ناکات، دڵ بەرگی ناگرێ. بەڵام چ چیرۆکێک هەیە زۆر لە خەیاڵ و زەهنت ما بێتەوە لە بیری نەکەی؟ یەکێک لەو ڕووداوانەی کە ڕوویدا بوو کە کۆمەڵکوژیەک بەرامبەر بە خێزانێک کرا، ژنێکی ماڵەکە کە دوای ئەوەی دەستگیر دەکرێت و دەکوژرێت پێستی دەموچاوی هەڵدەکەندرێت و بە چەقۆیەکیش ورگی هەڵدەدڕن، کە ئەوە یەکێک بوو لەو ڕووداوانەی کە زۆر کاریگەری لەسەر من دروست کرد. ڕووداوێکی تر هەر لە ناو ئەو خێزانەدا کوڕێکی گەنجیان هەیە چاوی هەڵدەکۆڵن، چاوی دەهێنە دەرەوە، کە ئەو ڕووداوانە زۆر کاریگەری لەسەر دەرونی ئینسان دروست دەکات، بە تایبەت خێزانەکەی خۆی کە ئەوانەی دەربازیان بووە لەو ڕووداوە. کۆمەڵێک ڕووداوی تر هەیە بۆ نمونە لەسەر جادە خەڵک دەستگیر کراوە لە کاتیەوەی ئاوارەن و دایانەوێت بڕۆن بۆ شوێنێکی سەلامەتر، دان بەزاندون لە ئۆتۆمبیلەکانیاندا جلوبەرگیان لەبەر داکەندون، ڕوتیان کردوونەتەوە، زێڕ و پارە و سارەشیان لێسەندون، اینجا بەجیان هێشتون لە سەحراکە. بەس سەیری ئەوە بکە ئێمە کوردی ئێمە لە باشووری کوردستان لە کاتی کۆڕەوەکە لە 1991 ئەوەی پێنەکراوە. کۆڕەوەکەی 1991 زۆر گەورە بوو، بەڵام بە ئەندازەی ئەوە نەبووە خەڵک لەسەر جادە ڕوت بکرێتەوە. خەڵک ڕوت کراوەتەوە، خەڵک دەستدرێژی کراوەتە سەرێ. ئێمە چیرۆکمان هەیە کە ژنی کورد دەستدرێژی کراوەتە سەر، اینجا کوژراوە. خەڵکمان هەیە بە تەنها شێف بووە، چێژلێنەر بووە، ویستوێتی لە شوێنەکە بێتە دەرەوە لەسەر لە گوندێک ڕاگیراوە دەرهێنراوە و کوژراوە. منداڵی 2 ساڵ و نیومان هەیە فیشەک بە تەپڵی سەریەوە نراوە. بۆیە ئەو ڕووداوانە ڕووداوی یەکجار گەورن، کۆمەڵکوژی گەورن، میدیای عالەمی لە ئاستیدا بێدەنگە، وڵاتانی دنیا لە ئاستیدا بێدەنگە. ناکرێ مافی مرۆڤ بە دوو ستانداردی جیاواز لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر مامەڵەی لەگەڵدا بکرێ. خوێنی منداڵێکی کورد کەمتر نییە لە خوێنی منداڵێکی ئەمریکی، خوێنی منداڵێکی کورد بە بەهاتر نەبێ بێبەهاتر نییە لە خوێنی منداڵێکی ئەوروپی. بۆیە زۆر گرنگە ئەو پرسانەی کە پێوەستن بە مافی مرۆڤەوە بە یەک ستاندەر مامەڵەی لەگەڵدا بکرێت. زۆر باشە. جیاواز لەو دیکۆمنتکردنی چیرۆکە تراژیدیانە لە فەیسبوکەکەی خۆت متابعەم دەکرد کە لەگەڵ ژمارەیەک بەرپرسی باڵای هێزە کوردیەکان لەوێش هەستە دەشەوە دیدارتان هەبووە. ناوەڕۆکی و کۆبوونەوانەی
لە نێوان هەستەدە و دیمەشقدا دەکرا چی بوون و بەڕاستی دیمەشق چی لە کوردانی ڕۆژاوای کوردستان دەوێت؟ بەڵێ دیدارەکەی ئێمە زیاتر پێوەست بوو بە تۆمارکردنی پێشێلکاریەکانی جەنگ، تاوانەکانی جەنگ. بۆ نمونە چەکدار هەیە یاخود شەروان هەیە، دوای ئەوەی کە کوژراوە سووتێنراوە بە ئۆتۆمبیل بەسەر جەستەکەیدا ڕۆیشتوون. شەروان هەیە قژی شەروانی ژن قژی تاشراوە کوژراوە اینجا سووتێنراوە نەوتی پێداکراوە و سووتێنراوە. ئێمە ویستمان ئەو تاوانانەی جەنگ وەربگرین و لە بەرپرسە باڵاکانی خۆسەری لە بەڕێبەراتی خۆسەری لە ڕۆژئاوا ئەو چیرۆکانە وەربگرین و بتوانین دۆکیمنت وەربگرین ڤیدیۆ و وێنە وەربگرین. لە پاڵەوەدا گفتوگۆمان کرد لەسەر ئەو گفتوگۆیانە یاخود ئەو دانوستانانەی کە لە هەولێر لە نێوان نێردەی تایبەتی ئەمریکا و بەڕێبەراتی خۆسەری ڕۆژئاوا یاخود لە دیمەشق ئەو دانوستانانەی کە لەوێ ڕوودەدات چی گوزەراوە. ئێمە جەختمان کردەوە لەسەر ئەو تاوانەی کە بەرامبەر بە دەنیز عەفرین کرا کە تەرمەکەی فرێدرایە خوارەوە لە باڵەخانەیەک، ئەوەی کە ئێمە بیستمان و بڵاویش کرایەوە کە بیانویان ئەوە بووە پەیژە نەبووە بۆ ئەوەی تەرمەکە بێننە خوارەوە، بۆیە لە باڵەخانەکە فڕیانداوەتە خوارەوە. بەڵام بەڕێز مەزلوم عەبدی لە وەڵامدا بە ئەحمەد شەرع دەڵێ هەر کەسێک کە نەتوانن بیهێنە خوارەوە واتا ئێوە فڕی دەدەنە خوارەوە و لە باڵەخانەکە و ڤیدیۆی دەگرن و کۆمەڵە گفتوگۆی تر ڕوویداوە کە بۆ میدیا ناشێت لە ئێستادا بڵاو بکرێنەوە. بەڵام دەمەوێت بڵێم کورد لە ڕۆژاوای کوردستان هەز دەکات پشتی تێکراوە، خیانەتی لێکراوە و جارێکی تر کورد ئەوەی کە ئێمە بیستمان هەم لە خەڵک هەم لە بەڕێبەراتی خۆسەری ڕۆژاوا کورد جارێکی تر ناتوانێت متمانە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بکات. ئەوەی کە کورد پشتی پێدەبەستێت تەنها یەکێتی کوردانە، سەرکردایەتی کووردە لە باشووری کوردستان لە باکوور و لە ڕۆژهەڵات و ئەو گیانی تەباییەی کە لە بینی کورداندا هەبوو هەمووی بەیەک هەڵوێست. قسەی کرد لەسەر ئەوەی کە چۆن بتوانن ئەو گەمارە و ئابلوقە و ئەو قەیرانە کۆتایی پێبهێنن لە ڕۆژاوای کوردستان و کاریگەری خۆشی هەبوو. لە سەرەتادا کەس بە جواب نەدەهات لە سەریان کاریگەریەکی ئەو تۆ نەبوو. ئەحمەد شەرع زیاتر دەچۆ پێشەوە لە کاتێکدا لە هەولێر گفتوگویان هەبوو بۆ ئەوی چۆن شەڕەکە بوەستێنن. هێزەکەی ئەحمەد شەرع لە ڕۆژاوای کوردستان کۆمەڵکوژی ئەنجام دەدا لە کاتێکدا لە گفتوگۆدا بوون. بەڵام لە ئێستادا کۆمەڵە گفتوگۆی جدی بەڕێوە دەچێت. ئەو لۆبیەی کورد لە هەندەران کردی، ئەو لۆبیەی کورد لەسەر شەقامەکان کردی، هەمووی بەیەکەوە دەنگی هەڵبڕی. کاریگەری خۆی هەبووە بەڵام پێویستە ئەو دەنگە بەهێزتر بێ بە کاریگەریەکی زیاتر ئیشی تێدا بکرێت. کەواتە لە قسەکانت کە باست کرد کورد لە ڕۆژاوای کوردستان بە تەواوەتی هەست دەکات پشتی لێکراوە. پرسیارەکەم بۆ جۆرە دەکەم، کورد لە ڕۆژاوای کوردستان ئێستا لەم بارودۆخە چ شتێک مەترسیە لەسەری؟ چی مەترسیە بۆ کورد؟ سێ جۆر هێز هەیە لە سووریا لە ئێستادا. هێزێکیان ئەو گروپانن کە گروپی چەتەن، سەر بە هیچ گروپێکی تر نین، بۆشاییەکی دەسەڵات دروست بووە لەوێ، حکوومەت نییە لە هەندێک ناوچەدا، کۆمەڵی خەڵک چەکیان هەیە خۆیان ڕێخستووە هاتوون دزی، ڕاوڕوود، کۆمەڵکوژی، کوشتنی کوردان جێبەجێ دەکەن. ئەوە مەترسیە گەورەکەیە. بە پلەی دووەم هۆزە عەرەبەکان یاخود عەشایرە عەرەبەکان زۆر مەترسین. لە قامیشلۆ 160 کوردە، 120 کریسیانە، 120 عەرەبە. 180 بە کورد و بە کریسیانەوە شەوانە ناخەوێت لە ترسی هۆزە عەرەبەکان. لە ناو قامیشلۆ کە هیچ شەڕێک لەوێدا ڕووی نەداوە، لەوە دەترسن کە شانە نووسوەکانیان لە پڕێکدا لە شەوێکدا هێرش بکەنە سەریان. بۆیە بە پلەی دووەم هۆزە عەرەبەکان مەترسین. بە پلەی سێەم حکوومەتی سووریا، حکوومەتەکەی ئەحمەد شەرع بە پلەی سێەم مەترسیە بۆ سەریان. اینجا بە پلەی چوارەم تورکیا، کە تورکیا لە پشتی هەموو ئەو هێرشانەوەیە کە لە سووریادا ڕوودەدا. بۆیە هەموو ئەو هێزانە مەترسین لەسەر کوردان لە ڕۆژاوای کوردستان و وەگەوەی کە لە پێشتریشدا کوتم. کورد لە ڕۆژاوای کوردستان بە تەنها شەڕی دەوڵەت ناکە، شەڕی گروپە ناوخۆیەکان دەکا لەوێدا، شەڕی تورکیا دەکا و شەڕی بەرژەوەندی کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانی کەنداو دەکا، شەڕی بەرژەوەندی ئەمریکا دەکا، فەڕەنسا دەکا، بەریتانیا دەکا، قەتەر دەکا، سعودیا دەکا، ئیمارات دەکا، شەڕی هەموو ئەو وڵاتانە دەکا. باسی تورکیات کرد. هەنگاونان بۆ پرۆسەی ئاشتی لە باشووری کوردستان ئەم سەرکەوتنەوە دەتوان بڵم ئەم شانازیە گەوری بەخۆی بینی کە ناوچەی سلێمانی بوو، چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان بوو، کەواتە کورد هەموو نیازپاکێکی خۆی بۆ پرۆسەی ئاشتی ئەنجامدا ئەوەی کە لەسەر شانی بوو، ماوەتەوە سەر دەسەڵاتدارانی تورکیا.
لە دوایام ڕووداوانی ڕۆژاوای کوردستان باسی تورکیات کرد پرۆسەی ئاشتی بەڕاستی دەکەوێتە کوێوە چی لێ بەسەر دێت بەڵێ لە هەر شوێنێک سوپاکەی ئەحمەد شەرع نەیتوانی بە داخلی ناوچە کوردیەکان بێ تورکیا لە ئاسمانەوە هاوکاری کردووە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود 2 ڕۆژ بەرخۆدانی گەورە بەڕێوە چوو کە زانیان ناتوانن بیگرن درۆنی تورکی هات هاوکاری سوپاکەی ئەحمەد شەرعی کرد بۆی بتوانن ئەو دووگەڕەکە لە دەستی کوردەکان لە دەستی ئەوانی دەرپێنن پرۆسەی ئاشتی لە ئێستادا بەتەنها لەسەر کاغەزە هیچ هەنگاوێکی نەناوە ئەوەی کە هەنگاوی ناوە بەتەنها کورد بووە بۆیە پرۆژەی برایەتی گەلان بە کەسێک جێبەجێ دەکرێت کە سەردەستە بە میلەتێکی ژێردەست جێبەجێ ناکرێت با من هەتا بەیانی بڵێم من برایەتی تۆ دەکەم کە تۆ میلەتی سەردەست بووی برایەتی منت نەکرد ئەو پرۆژەیە سەر ناکەوێت بۆیە کورد لە ڕۆژاوای کوردستان کە ئێمە قسەمان لەگەڵیاندا کردوون ئەو پرۆژەیە لای کورد لە ڕۆژاوای کوردستان کۆتایی پێهاتووە و ئەو شەڕە بەتەنها ئەوە نییە کە شەڕی سڕینەوەی ناسنامەی کورد بێ لەوێ بەڵکو قوڵکردنەوەی جیاوازی نەتەوایەتیە جارێکی تر کورد ناتوانێت متمانە بە عەرەب بکاتەوە لە سووریا و نەک لە سووریا کاریگەری لەسەر باشووری کوردستانیش دروست کردووە کە جیاوازیە نەتەوایەتیەکانی قوڵ کردوێتەوە بۆیە دەتوانم بڵێم پرۆسەی ئاشتی سەرناکەوێت بەوەی کە بەتەنها کورد نیەت باشی خۆی نیشاندا بەڵکو ئەوە تورکیا دەبێ هەنگاوی گەورە بنێ ئەوە تورکیا دەبێ بێ دەست پێشخەری بکە و کۆمەڵێک داخوازی کورد هەیە جێبەجێ بکە اینجا پرۆسەی ئاشتی دەتوانین بڵێم پرۆسەی ئاشتیە بەڵام پرۆسەی ئاشتی لە ئێستادا ئیفلیجە لایەکی بە تەواوەتی ئیش ناکە لایەکیشی نیەت باشی خۆی نیشانداوە و هەوڵ دەدا پرۆسەکە جێبەجێ بکرێت کۆتا پرسیارم کا کامەران دوایەوە گۆڕانکاریانی کە هەیە دوێنێ کۆبوونەوەک لە نێوان هەسەدە و دیمەشق کراوە گەشتونەتە بە پێی و زانیارانی کە بۆ میدیا بڵاو کراوەتەوە گەشتونەتە لێک تێگەیشتنێکی باش و پێشبینی دەکرێت بە تەواوەتی دۆخەکە ئاسایی ببێتەوە هەرچەند کاتی پێویستە بۆی کە ئاسایی ببێتەوە چکە وێرانەیەکی لە دوای خۆی بەجێهێشتووە دەکرێت بڵین جارێکی تر متمانە بکرێتەوە بە شەرع و حکوومەتەکەی بەرامبەر بە کورد لە ڕاستیدا بەڕێبەراتی خۆسەر لە ڕۆژاوە هیچ متمانەیەکی بە دەوڵەتی یاخود حکوومەتی نوێی سووریانیە لە ئێستادا بەڵام هەموو دانوستانێک کە دێتە پێشەوە ئەوان بەشدار دەبنتیدا هەموو دەرفەتێک بەکار دەهێنن بۆی ئەو کۆمەڵکوژیە لە ڕۆژاوای کوردستان بوەستێنرێت هیچ متمانەیەک نەماوە ئەوەی کە لەوێ ڕوودەدا بە تەنها ئەوەیە کە دەست بە پوشیشەوە دەگیرێت پەلە پوشێکە بێ دەستی پێوە دەگرن بۆ ئەوەی ئەو کۆمەڵکوژیە ڕابگیرێ متمانە نەماوە بەڵام لە ئێستادا کۆمەڵگەی نێودەوڵەتی تا ڕادەیەک هاتۆتە سەرخەت ئەو زەختەی کە لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتیە توانیوێتی زەختێک دروست بکات بۆ ئەوەی گەرانتیەک دروست بکەن کە کورد جارێکی تر کۆمەڵکوژ نەکرێتەوە و هێزەکەی ئەحمەد شەرع بە دووری 10 کیلۆمەتر لە هێزەکانی هەسەدە لەو ناوچانەدا بکشێتەوە بەڵام سەرباری ئەو گەرانتیەش کورد لە ڕۆژاوای کوردستان سەلامەت نییە و ناتوانێت متمانە بە هێزەکەی ئەحمەد شەرع بکات